الحمد لله دینی ئیسلام بە هەموو سەرزەویە بڵاو بۆتەوە. یعنی ئەگەر کەسێکیش بێ بەرەو دینی ئیسلام بێ پێویستی بەوە نییە کەسێک بانگی بکە. قورئان ئەو کتابەیە کەوە هەر کەسێک دەستی پێوەگرێ خۆی گەورە بەرزی ئەکاتەوە. ئێمەش لێرین بۆ ئینشاءالله پشتیان بەخۆی گەورە ئەم سوڕەتێکە لەبەرمان کردووە سەرەتا خۆی گەورە بۆمان بکە بە توێشی قیامەت و ئەم دەرفەتانەش کە تێدا خوشک و بران تێدا کۆ ئەبنەوە بۆ ئەوەی تموحیان زیاد بێ و تێدا عمرێک بەدەست بێن ئینشاءالله زیاتر ئەبێ. وڵای بەڕاستی کە لەمانە ئاەتەکانە خوێنیتەوە ئەبێ بەرجەستێکی لە ژیانی ڕۆژانەتا لە خودی خۆتە ئەو ئاەتانە بەرجەستە بکەی. بەڕاستی من بەڵێ لەوە پێش کەمێ زانیاریم هەبوو بەڵام کە کاتێ تەفسیرەکانیم ئاەتانە من خوێندەوە زیاتر و زیاتر بەرەو دینی ئیسلام و بەرەو پەیڕەوکردنی ئەو شتانی کە خۆی گەورە لەم ئاەتانە دایناوە بۆ بەڕێبردنی کاری چاکە و دوورکەوتنەوە لە خراپە و بڕوابوونی تاوامان بەخوای گەورە و بە زیندوو بوونەوەمان و بە ڕۆژی قیامەت زیاتر خۆم پتە کردو ئینشاءالله. ئەم پرۆژێ لەیەکی نۆ ڕاگەیەندراوە لەیەکی نۆ ڕاگەیەندراوە بەڵێ ڕێگەی ئازیزمان کەمە دووەم ساڵێتی ئەم ساڵ ستافی ڕێگەی ئازیزمان بە هاوکاری لەقی خوشکانی سێمانی ئەم دووستافە سەرپەرشتی ئەم پرۆژەیەمان کردووە. ئەم پرۆژەی لەیەکی نۆ ڕامانگەیاندووە تا 29 کە ئەمڕۆ ئیمتیحانەکەیە. خەڵاتەکان 4 خەڵاتی عەمرەمانەیە، 2 خەڵاتی ستافی ڕێگەی ئازیزمانە، 2 خەڵاتیشی لەقی خوشکانە. وەڵا سوودێکی زۆر باشیە بۆ دنیا و قیامەتمان ئینشاءالله بەردەوام بن لەم پرۆژانە. وەڵا ئەم سوورەتە بێ ڕنگدانەوەی هەبێ لە ژیانماندا. سوپاس بەخوا من لەوەتی خەریکی ئەمەم سوودێکی باشم بینیوە. زۆر سپاس بەخوای گەورە. ڕنگدانەوەشی هەیە بە تاکید ئێمە بێ ئەم پرۆژانە بگەێنین بە کەسانی تر بە بەڵێ بەڵێ بە تاکید بەڵێ بەڵێ کاریگەریار بووە زۆر کەسی کەش لەگەڵ منە بەشداری کردووە. وەڵایە بێ هەوڵ بین ئەو ئاەتانی کە خوای گەورە نادوێتی خوارەوە بەلامانەوە زۆر گرنگ بێ شەر هەر لە بەرکردنی نییە. هەوڵ بین معناکەشی بە تەواوەتی فێر ببین و هەوڵ بین لە ژیانی ڕۆژانەی خۆمانە جێبەجێ بکەین و ئەم سوورەتە کە هەڵبژێراوە سوورەتێکە کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم هیچ شەوێ نەخەوتووە هەتا ئەم سوورەتەی خوێندووە. هەموو شەوێ ئەم سوورەتەی خوێندووە ئەو ساخەوتووە. جا ئێمەش سپاس بەخوا لەبەرمان کردووە و ئینشاءالله نێتمانەوەیە کە ئەجرێکمان دەستکەوێت و ئەگەر خوش بکە عەمرەکەمان بۆ دەربچێ ئەوە فەبیها وەنیعمە.